بەڵێ هەر سەبارەت بە سەردانەکەی ئۆردوگان و واژۆکردنی 26 ڕێکەوتن و لێک تێگەیشتن لە نێوان عێراق و تورکیا داخۆ ئەمانە هیچ گۆڕانکاری لە عێراقدا دەکەن ڕێگری لێ هەیە یاننا دەمانەوێت قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین میوانێکمان هەیە میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ناجەح میزان سیاسەتمەداری سربەخۆ کە ڕاستەوخۆ لە ئەستەمبولەوە لەگەڵماندایە بەڕێز میزان شەوتان باش زۆر سپاسان ئەەکەین کە لەم گەشتەی ژووری هەواڵی ببورن لەم هەواڵەکانیشمان لەگەڵمان بەشدارن من دەمەوێت بە پرسیارێک دەست پێ بکەم بە خۆت باش دەزانی زیاتر لە 26 لێک تێگەیشتن لە نێوان عێراق و تورکیا واژۆ کراون پێت وایە ئەم واژۆکردنە لەسەر ئەم لێک تێگەیشتنانە هیچ ڕێگریەکی دەستی دەرەکی دەبێ یاخود دەستی دەرەکی دێڵێت جێبەجێ بکرێن سلااو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەران و کارمەندانی کەناڵی کوردستان 24 و تەواوی بینەرانی بەڕێز سیرکە بەڕێز تاوەکو ئەو یادەشت و ڕێکەوتنانەی کە واژۆ دەکرێن بەڵام هیچ چاکە و خێرێکی بۆ عێراق نەبووە مەبەستم هەرێمی کوردستان نییە مەبەستم عێراقە چونکە کوردستان بە سروشتی حاڵ حکوومەتێک لە هەرێمی کوردستان هەیە کە بەرپرسیارە لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکان بەرپرسیارە لە واژۆی خۆی بەرپرسیارە لە یادەشتەکان کەواتە بەرپرسە لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکان بەڵام لە بەغداچی هەیە سیرکە بەداخێکی زۆرەوە کە دەیڵێم بەڕاستی کۆسب دروست دەکرێت بۆ دروستکرد بۆ ڕێکەوتنەکان میلیشاکان بەڕاستی ڕۆڵیان هەیە و لە بابەتی جێبەجێکردنی ڕێکەوتنەکان لە هەمان کاتدا دەستی دەرەکیش ئێران لەوانە ئەوەیش بە هەمان شێوە بەرژەوەندیان هەیە بەرژەوەندەکانی ئێران لێرەدا ڕۆڵ دەژێڕێت کۆنتترۆلی بڕیارەکان دەکات کەواتە پرسیارەکە ئەوەیە ئایا جێبەجێکردنی ئەو یاداشت و ڕێکەوتنانە بەدەستی حکوومەتی فیدراالیە یاخود بەدەستی خەڵکی دیکەیە کەوا فەرمان لە شوێنی دیکەوە دەگەن و ڕەتساوی بەرژەوەندەکانی ئێران دەکەن ئەمە پرسیارەکە هەیە کەواتە ئەمە مانای چی دەگەێنێت کە تۆ ڕێکەوتنێک واژۆ دەکەی و لە هەمان کاتدا جێبەجێ نەکرێت و لە هەمان کاتدا ئەوەی کەوە دژاتی عێراق دەکات ئەوەی کە دژاتی گەلی عێراق دەکاتە و بەڕاشکاویش گوتویانە کە ئێمە کار دەکەین بۆ بەرژەوەندەکانی ئێران کە هەروەکو چۆن ئەبوو فەتەک ڕایگەیان گوتی ئێمە چاوەڕوانی فەرمان لە خامنەئی دەکەین کەواتە ئەم دروشمە ئەم قسەیە بەڕاستی جێبەجێ دەکرێت لەسەر تەواوی بوارەکانی ژیان لە عێراقدا لە بکەتی ئەم بواری ئەمنی فەرمان لە دەرەوە وەردەگرن فەرمانە سەربازەکان فەرمانی ئابووری فەرمانی کۆمەڵایەتی سیاسی ڕێکەوتنەکان هەمویان لە کۆتاییدا فەرمانەکان لە دەرەوە وەردەگرن جێبەجێ بکرێت یاخود جێبەجێ نەکرێت ئەمە پرسیارەکەیە ئەم پرسیارە دەمێنێتەوە و دەخرێتە ڕوو ئایا ئێران دەتوانێت بێڵێت ئەم ڕێکەوتنانە جێبەجێ بکرێت ئەگەر هاتوو بەرژەوەندەکانی عێراقی تێدابێت و بەرژەوەندەکانی ئێرانی تێدەبێت ئایا ڕێگەی پێدەدات بەڵام ئەو ڕێکەوتنانی کاواژۆ دەکرێن بەڕاستی خێری زۆری بۆ عێراقی ئەگەر جێبەجێ بکرێن دکتۆر جارێ ئەم لاانێ دەرەکی بهێلین و نەدیارە کۆدەچێ بە ئەس بەحسا عێراقی و تورکیە بخۆژی بکەم ئەو ڕێکەفتن و یادداشتن ئیمزال سەراتیەکردن و ڕێکەفتن و ئیدی لێک تێگەیشتن هووساتینە نافکردن مەترسی هەیە پاشە ڕۆژێ دەوەکە کارتێن فشارێ ژالیە تورکی ڤەل بەرامبەری عێراقی بێنە بکارانین اصلا يعني توركيا هي كل اوراق الضغط هەموو کارتە فشارەکانی بەدەستی خۆیەتی بەڵام کێشەکە لە عێراقدایە کێشەکە لە عێراقدا چییە نە حکوومەت بڕیاری بەدەست نییە ئەگەر مانای چی دەگەێنێت کە تۆ و گروپی چەکدار بینی موچیان پێ دەبیان خێ سەر حەجی شەعبی و وەلایەکانەوە لە هەمان کاتدا باس لەوە بکەی کە تورکیا فشار دەکات
لەسەر حکوومەتی عێراق پێویستە کەوا ئەم بەڕاستی ئەم پاساوانە نەهێڵێت ئەم کارتانە نەهێڵێت بۆچی بۆ دەرخستنی گروپە چەکدارەکان و گروپەکانی دیکە لە شنگال ئەمە یەکە سەرڕای ئەمەشی بۆ زیاد دەکەم تورکیا ئەو ترسەیکە هەیە ئەو ترسەیکە هەیە کاتێکە شتێک نییە بەنایترس چونکە حکوومەتی تورکیا خاوەنی بڕیاری خۆیەتی جێبەجێی دەکات و ترسی لە ڕێکەوتنەکان نیە کاتێک ڕێکەوتنێک و پیادە شتێک واژۆ دەکات جێبەجێی دەکات بە هەموو وردەکاریەکانیەوە کێشەکە لە عێراقدایە ئایا عێراق دەتوانێت هەمان شت بکات ئایا عێراق دەتوانێت کە ڕێکەوتنەکان واژۆ دەکات جێبەجێ بکرێت ئەمە پرسیارەکەی دەتوانێت پارێزگاری جێبەجێکردنی ڕێکەوتنەکان بکات کەواتە تورکیا کاتی خۆی هەیە کاتی دیکەشی هەیە بابەتی ڕێگەکانی دیکە زۆرێک لە کاری دیکەشان لەمە کاتدا بەڵام کە پێمان وایە کە کاتێک کە حکوومەتی تورکیا و ڕێکەوتنانە واژۆ کرد پێمان وایە کە ڕێکەوتنەکان خێر و چاکەی بۆ عێراق تێدا دەبێت بۆ تورکیا تێ دەبێت بۆ هەمووان ئەگەر هاتوو جێبەجێ بکرێن بەڵام ئەگەر هاتوو کۆسپی بۆ دروست بکرێت کۆسپ لەلایەن میلیشیەکانەوە دروست بێت ئەو کاتە بەڕاستی تورکیا کارتەکانی فشاری خۆی بەکاردێنێت کاتێکەوە بۆی دەردەکەوێت کە حکوومەت هیچ بڕیارێکی نییە ئەو ڕاستە واژۆی دەکات بەڵام جێبەجێکردنەکە گرنگە ئەو کاتە تورکیا ملکەتی سازشی میلیشیا وەلایەکان نەبێت من ئەمە بەڕاشکاوی دەڵێم زۆر باشە بەڕێز دکتۆر ناجح کەواتە ینی واژۆکردنی 26 لێک تێگەیشتن و سەردانەکەی ئۆردوگان بۆ عێراق و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکوەزیران سوودانی هیچ گۆڕانکاریەک لە نەخشەی سیاسی و ئابووری عێراقدا ناکات. ئەگەر هات و سوودانی ئەگەر دیلی میلیشیاکان بێت دیلی فەرمانەکانی دەرەوە بێت من دڵنیام کەوا ڕێکەوتنەکان هیچیان تەنانەت شەشیان جێبەجێ ناکرێت بە هیچ شێوەیە کە پێویستە لەسەری حکوومەتی عێراق بەڕاستی عێراق پاک بکرێتەوە لە میلیشیاکان بڕیاری عێراق بڕیارێکی سیادی بێت بڕیارێک نەبێت لە دەرەوە بێت بڕیارێک نەبێت کەوا لە بەرژەوەی میلیشەکان بێت پێویستە میلیشیاکان هەڵبشێندرێنەوە عێراق پاک بکرێتەوە عێراق تەواوی سیادەی خۆی وەردەگرێت بڕیارەکەی لە دەست حکوومەت بێت لە ڕووی دەستوری و لە ڕووی پەرلەمانیەوە هەموو دامەزراوەکانی دەستوری لە عێراقدا و ئەوانەیشی کەوا کار دەکەن بۆ پاراستنی ئەو بڕۆژانە بەڕاستی دام و دەستگا ئەمنیا و سەربازە دەستوریەکان بن وەکو سوپا وەکو ئاسایشی نیشتیمانی وەکو هەواڵگەری نیشتیمانی و هەروەها هێزەکانی پێشمەرگەش لە هەمان کاتدا تەمەسا پاراستنە ئەولەهیە کرد ئەس بێ مژارێ تایبەتی ژیات نێڤبەرا ترکیە عێراقی و گەلک جاراژی پرزگرێکن مازن سەرچێبینە پاراستنا سنوورام تایبەتیژەکە ترکیە ماژە پێتکە شارێل دژی پەکەکی عێراق چاواتکارە تایبەتیژی لێکتێ گەشتنەکە باشتر گەل تورکیە هەبە هەم سنوورێن هەردوو ئالیان پاراستی بن هەمجی ئەو گروپên wan navçewan bêne dûrxistin. من دەڵێم کاتێک کە ئێران و گروپە چەکدارەکانی نزیکی ئەوان پێشوازی لە پەکەکە دەکەن بەڕاستی موچان پێدەدەن بەشێکن لە حەجی شەعبی و پرچەکیان دەکەن شنگالیان ڕادەست دەکەن تەواوی ناوچەکانی دیکان ڕادەستکەن من باوەڕ بە حکوومەتی عێراق ناکەم ئەو کاتێکەوە بەڵێن دەدا بەڵێن بە تورکیا و وڵاتانی دیکە دەدات کەوا بێوێت شەڕی پەکەکە بکات من باوەڕیان پێ ناکەم چونکە من پێم وایە لە ڕووی کردەیەوە لە ڕووی بەڕاستی ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکەوەیە لە بەرژەوەنی میلیشیەکان تۆ چۆن باوەڕم بەم دەهێنی کە تۆ موچە بەپەکە بدەیت و شەڕی پەکەکەش بدەیت بەڕاستی من ئەوە ناتوانم قەناعەت بەخۆم بکەم ناتوانم باوەڕ بەخۆ بکەم هەروەکو چۆن گوتم میلیشیاکان بەڕاستی بڕیار لە دەستی ئەواندا ئێرانیش لە هەمان کاتدا بەرژەوەندەکانی خۆی جێبەجێ دەکات لە عێراقداتە بۆیە دامەزراو ئەمریکان مەبەستم ئەوەی کە حکوومەت بڕیاری دەدات سوپا و دەستگای دژە تیرۆر و حەجی شەعبی و ئەو کاتە باوەڕ دەکەم بەڵام کاتێک کە ئێران دەڵێت پێچەوانەکەی ڕاستە
پێچەوانەکەی ڕێکرە چونکە ئەو کاتە ڕێگە بە حکوومەتی عێراق نادن کەوا ئەم کارە جێبەجێ بکەن ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکەن ئەو بەشە گرنگەی ڕێکەوتنەکان جێبەجێ بکەن و هەروەها سەردانەکەی ئەردۆغان کاریگەری لێ بکەوێتەوە هەروەکو لە ڕێکەوتنەکاندا هاتووە بەڕێز ئەردۆغان دەوێت کەوا سنوورەکان ئاسایشی یان سەقامگیر هەبن هەڕەشەی تێدا نەبێت لە هەمان کاتدا بەشێ بەڕاستی ڕێگەی پەرەپێدانەوە کار بکەن بەڕاستی ئاماش بۆتە چی بۆتە هۆی گێچەڵ پێکردن بە میلیشیاکانەوە میلیشیاکانی دیکەش بەڕاستی پێک دەهێنرێن کاتێکەوە ئەو ڕێگەی گەشە پێدانە دەکەوێتە جێبەجێکردنە و ئێران و حەشریش ڕەنگە بە شێوازێکی دیکە کار بکەن بە مەمەستی دوورخستنەوەی پەکەکە ئەمە شتێکی مەحاڵە بەڕاستی تەنها ئیلا ئەگەر هاتوو ڕێکەوتنێک هەبێت لە لێوان تورکیا و ئێراندا ئەو کاتە ئەم کارە دەکرێت سیاستوان دکتۆر ناجح میزان گەلک سوپاس و هینژە ئیستانبولێت گەلمەدا بوون سوپاس بووە